مام دەروێشی تەمان 62 ساڵە و خەریکی چالێنانە بۆ میوانەکانی چاخانەکەی. چاخانەیەک کە بۆتە جێی سەرنجی گەشتیاران. زیاتر لە 6 مانگە لێرە و لە نێو دیمەنە جوانەکانی باخ و دارگوێزەکانی هەورامانەوە لە سنووری دوو وڵاتی دراوسێدا گەشتیاران ماندوێتی خۆیان بە چایەکی دەستی مام دەروێش دەڕەوێننەوە. زۆر ڕوونتەیەکە لە عێراقی و لە ئێرانیش. ئەم لە خوارەوە یەن بە گەشتیاری یەن بینیان ئەدەمێ چایان ئەدەمێ بە پارەی عێراقی و بەڵام هەر لە خەڵکی لای خۆشمان هانەگەڵنێ کە ئەکاتە خاکی دەی ئێران ئەوانی ژێن لەو بەرەوە چایان ئەدەمێ بە تمەن بەڵام تمەنەکەیان ئەوە نەخوارە من هەر پارەیان لێ ناتێنم لەبەرەوە پارەکەیان لە خوارە و بڵێم هەداتمن بۆ ئەوان زۆر زۆرە و هەراواتر بەڕێوە ئەبم وەڵڵا قوربان ئیسەتل لەخوا بەزگای وەڵا ناوی دەرکردووە ئیسە لە هەموو شوێنەکۆیەن عەرەبیەت ئیمڕۆ لە کەربەلا و نەجەفەوە هاتبوون پێرێ لە زاخۆ لە دهۆک هاتبوون وڵای لە هێنەوە هاتبوون لای مووسڵەوە ئەم منتێقەی زەنگەنە هەیە ئەم ئەوانی هەر وەکو خۆمان هەورامین هاتبوون بۆ لام هاوڵاتیانی ئێران و عێراق بەبێ کێشە و بەبێ تۆمەتی بەزاندنی سنوور دەتوانن چایەکی مام دەروێش بنۆشن. سەردانیکەرانی چاخانەکەی مام دەروێش تەنها هەورامیەکان و گەشتیارانی عێراقی نین بەڵکو و ئێرانیەکانیش دێنە چاخانەکە و چایەکی چاخانەکە دەخۆنەوە. جیاواز لە هەموو دوکانەکانی ناوچەکە مام دەروێش مامەڵە بە هەردوو دراوی دیناری عێراقی و تومەنی ئێرانیش دەکات چونکە میوانەکانی دانیشتوانی گوندەکانی سەرسنووری هەردوو وڵات و گەشتیارانی هەردوو وڵاتەکەن. گەشتیاران دەڵێن چای سەرخەڵوزەکەی مام دەروێش لە نێو ئەم سروشتە جوانەی هەورامان لە بن دارگوێزەکان چێژی تایبەتی خۆی هەیە و تامی جیاوازترە لە چای شوێنەکانی تر. وەک گەشتیاران باسی لێوە دەکەن لەبەر ئەوەی چاخانەکەی مام دەروێش کێشەی ڤیزە و پاسپۆرتی نییە و گەشتیارێکی زۆر سەردانی دەکەن. وەڵاهی ئەم ناوە حەقت ناوی بنێن بە هەشتی سەرزەمین لەبەرەوەی شوێنەکەی ئەوەیە سەمە لە گەرما ڕامان کردووە هاتوینەتە بنەم دارانەی بیارە ئەمەش چاخانەکەی مام دەروێشە هاتوین لە چاخانەکەیدا لە سەعات 9 من لێرەم دانیشتوم لەسەر ئەم بەڕێیە ئەوە نەفێنک و خۆشە ئارەقم نەدیوە بە ناوچوانی کەسەوە بەس بۆنێ ئەم گەرمایەوە کە گەرمایەکی زۆر بەقووەتە و کارە باش نییە ئێمە ڕوومان کردوتە ئەم دەست و دەرە. وەکو گەشتارێک هەر لە هەڵەبجە هاتوومەروە بۆ گەشتێک هاتوومەتە بیارە لێرە هاتوین بۆ لای مام دەروێش بۆم چایخانە لێرەش جۆیەکی خۆشی هەیە فێنکە هەروە هاتین لەگە دوو سێ برادەرە و بۆ جۆیەکی خۆش هاتین ئێستا حالێ من لە ناو خاکی ئێرانم و ئەم بەریش خاکی عێراقە. چاخانەکەی مام دەروێشی بەسەڵاتوو تەنها ئاگردانێکی بچووک و چەنکتری و قۆری و پیاڵەیەکی سادەیە بەڵام دیمەنە جوان و ئەفسوناویەکەی خۆی و چاخانەکەشی بۆتە جێی بایەخی گەشتیاران و پەیتا پەیتا لە توولەڕێکانەوە گەشتیاران بە هیوای بینینی دیمەنی چاخانەکەی و کۆتا خاڵی سنووری هەردوو وڵات بەڕێگەون. سروشتی جوانی هەورامان و سەلیقەی هەورامیەکان هەمیشە بۆتە جێگەی باس و خواسی ئەو کەسانەی ڕوو لەم ناوچەیە دەکەن. چایخانەکەی مام دەروێش بۆتە شوێنی یادگاری ئەو کەسانێک کە دەتوانن لە سنووری ئێران و لە سنووری عێراق وێنەیەکی یادگاری بگرن. شادی ئەمین، شارپرێس، هەورامان. ونجم يمري خالو تمويز بسان